چ شتێک لەسەر ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەزانیتم بووم باز بکە. ناوی محەممەدە، ناوی باوکی عەبدوڵڵایە، ناوی باپیری عەبدولمتەڵیبە، عەرەبە لە هۆزی قوڕەیشە، ناوی دایکی ئامینەی کچی وەهەبە، لە زیگی دایکی بوو باوکی وەفاتی کرد لە ڕۆژ دووشەممە لە 12 ڕەبیع الئەوەل لە ساڵی 570 زاینی لە ساڵی فیل لە شاری مەکە لەدایک بووە. 3 کوڕ. ناوی کوڕەکانی چی بوو؟ عەبدوڵڵا، قاسم، ئیبراهیم. ئەی چەند کچی هەبووە؟ 4. ئەویان ناویان چی بوو؟ فاتیمە، ڕوقیە، کەلثوم، زەینەب. باشە پێغەمبەری خوا بڵێن بەچی بەناوبانگ بوو زیاتر؟ بە سادیقول ئەمین ڕاستگۆی دەستپاک بەناوبانگ بوو. باشە تو جگە لەوەی کەوا تەواوی ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەزانیت، پێم وا بێت تەواوی ناوەکانی خوای گەورەشت لەبەرەوەیە؟ بەڵێ. ناوەکانی خوای گەورە چەندن؟ هەموو لەبەرە. نوەتون و ناوی هەیە وایە؟ بەڵێ. الرحمن، الرحيم، المالك، القدوس، السلام، المؤمن، المهيمن، العزيز، الجبار، المتكبر، الخالق، الباري، المصور. ئەی ئافرین، ئەی دەستت خۆش بی. پێم بڵێ قورعانی پیرۆزت چەند خوێندووە، چەند جوزئت خوێندووە، چەندت لەبەرە؟ وڵای خوێندیتم، زۆرم خوێندیە. بۆ نمونە ئەگەر پێت بڵێم سوورەتی تەبارەکم پێ بڵێ دەتوانی بۆم بخوێنیت؟ لەبەریشتە وایە؟ دەیفەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. الله ئامۆژگاریم لەوانە هەیە ژیاننامەی پێغەمبەر لەبەرکەن، قورئانی پیرۆز لەبەرکەن، ناوی خوای لەبەرکەن، ئادابەکان لەبەرکەن.